وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ڕێی بەڕێوەبەرایەتیەکانی کار و بەڕێوەبەرایەتیەکانی کار و ڕاهێنانی پیشەی و هەروەها بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتیەوە لە هەوڵی جێبەجێکردنی هەردوو یاسای کار و یاسای دەستەبەری کۆمەڵایەتیە، ئەویش بۆ بەدواداچوون بۆ ڕەوشی کرێکاران و هەروەها دامینکردنی ئەو مافانەی کە کرێکاران هەیەنە و ئەو مافانەی کە خاوەنکاران هەیەنە لە کەرتی تایبەتە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی خۆمان لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ڕێی لیژنەکانی پشکنینمانەوە بەردەوام بەدواداچوونمان هەیە بۆ ڕەوشی کرێکاران لەم سنوورە. ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر بەداخەوە لێرە کرێکاران هۆشیار نین بە یاسای کار و دەستەبەری کۆمەڵایەتی، بۆیە ئەرکی ئێمە زۆر قورسە لە سەرەتای دامەزرانی بەڕێوەبەرایەتیمان هەتاوەکو ئێستا چەند گرفت و چالەنجێکی زۆرمان هەبووە، هەوڵمانداوە لە ڕێی سیمینار و وەرکشۆپ و هەروەها لە ڕێی ئەو چالاکیانەی کە لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ئەکرێت و لە ڕێی هۆبەکانی یاسای خۆمانە و هەروەها سۆشیال میدیاکانمان بەردەوام هۆشیاری بە کرێکاران بدەین. ئێمە گەشتبینین کە ئەتوانین لە ساڵانی داهاتووە ئەو ڕێژەی هۆشیاریە زۆر زیاتر بکەین لە ناو کرێکارانە و داواکارین لە خاوەنکارانی سنووری پارێزگای هەڵەبجەش کە پابند بن بە هەردوو یاسای کار و دەستەبەری کۆمەڵایەتیەوە و هەروەها بتوانن ژینگەیەکی سەلامەتیش بۆ کرێکارەکان دابین بکەن کە بەداخەوە ئێمە بەردەوام پێکانی کارمان هەیە لەم سنوورەیە بە تایبەتی لە کەرتی کشتتوکاڵ و کەرتەکانی بیناسازیە. هیوادارین کە کرێکاران هۆشیار ببنەوە سکاڵای خۆیان لە ڕێی هێڵی گەرم لە ڕێی بەڕێوەبەرایەتیەکانی کارەوە تۆمار بکەن و داوای مافی خۆیان بکەن، هەروەها خاوەنکارانیش ئەوەی پێویست بێ بۆ پاراستنیگانی کرێکاران و دەستەبەرکردنی ژیانی کرێکارەکان بۆیان دابین بکەن. سکاڵاکردن لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە چەند شێوەیەک ئەکرێ. ئێمە هێڵی گەرممان هەیە 5500 و هەروەها هۆبەکانی یاسامان هەیە لە بەڕێوەبەرایەتیەکانی کار و ڕاهێنانی پیشەی و هەروەها بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی کە کرێکارەکە خۆی ئەتوانێت ڕاستەوخۆ سکاڵاکەی خۆی تۆمار بکە. سکاڵا ئەکرێ بە چەند شێوازێک تۆمار بکرێت. ئەکرێ کرێکارەکە بە تەواتی زانیاری بدات و ناوی خۆی بدا یاخود بە شێوەیەک بێ کە پێی خۆش نەبێ ناوی دەربکەوێ. سکاڵاکەی خۆی تۆمارەکە ئێمە ڕاستەوخۆ لیژنەی پشکنینمان بۆ شوێنکارەکە ئەچێ بۆ بەدواداچوونی سکاڵاکە. ئەگەر بێت و خاوەنکارەکە بەدەم ئەو داواکاریانە و ئەو راپۆرتی پشکنینەوە نەدێت کە ئێمە بۆمان کردووە، کەیسەکەی ڕەوانەی دادگای کارەکەین. ئەبێ بڵێن بەداخەوە ئێمە گرفتێکی ترمان لە هەڵەبجە ئەوەیە کە دادگای کاری لێ نییە، بەسپاسەوە حاکمی دادگای بەرایی کەیسەکانی بەڕێوەبەرایەتی کارە بینێت و کرێکارانە بینێ. ئەمە خۆی لە خۆیان جۆرێک گرفت و ئێمە دروستە کاچکە ئێمە زانین کەیسی کرێکاران کەیسی لە قانونا پێی ئەڵێن مستعجلەیە بەپەلەیە ئەبێ دەست بەجێ حاکم بیبینێ، بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە دادگای کارمان نییە کەیسەکانمان دواکەوێت.